هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان کەرتی تەندروستی لە قەزای چەمچەماڵ لە ئاستێکی خراپدایە. هەر ئەمەش هاوڵاتیانی سنوورەکەی نیگەران کردووە. ئەوکات بینای نەخۆشخانەی گشتی قەزاکەش وەک پێویست نییە و ماوەی زیاتر لە 40 ساڵە دروست کراوە کە ئەوکات بەراورد بە ئێستا ژمارەی دانیشتوانی قەزاکە زۆر لە ئێستا کەمتر بووە. وەکو پێویست نییە لەبەرەوەی ئەم شارە زۆر فراوان بۆتەوە گەورە بۆتەوە لە چاو پێویستان یعنی چەند جارێکی وەک بزانینکەوە بودجیان تەرخان کردووە لەم شارەیەکەوە نەخۆشخانەی تر بکرێت کەچی نەکرا تەنها ئەو نەخۆشخانەی نۆژەم کرایە و هەر بۆ بچووکی خۆی ماوەتەوە لە کاتێکە چیتە نەخۆشخانەکە سیرەکەی یەک مۆزەفێک دانیشتۆ یەک دکتۆرێکی بەڕێز دانیشتۆ سەرێکی ئەم شارش قەڵەباڵغە زیاتر لە 200,000 کەسی تایە وەک پێویست نییە قەڵەباڵغەیەکی زۆرە ناچات پەنا بێتەوە بەر عیادەکەم ئەو کاتەیە چتە نەخۆشخانە بۆ کاتێ دکتۆر عیلاجشت بۆ دانەدا سیرەکەی کاتێ چیتە دەرمانخانە یەک شت نییە ئللا حکومە لە دەشتەوە ئەبێ بیکڕێتتر بە چەند بێ ئەویان ئیجباریە مەجبوری بیکڕی پێویستە حکوومەت لە هەموو کوردستانە بەرە بە کەرتی تەندروستی بدا و ڕێکارەکانی باشی بەرێتە ڕێوە ئانی سەریشی ژانکە بچی لەوەی بڵم پارستۆڵیشن نەدەنێ ئیلا حکومە لە سەیدەلەکانی سەرجادە بیکرد زۆر باشیتە نازم هەمووی گردوێتی وتەبێژی تەندروستی چەمچەماڵ باس لەوە دەکات لا ئێستادا تا ڕادەیەکی باش گرفتی کەمی دەرمان لە نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکانی سنوورەکەدا چارەسەر کراون. بەڵام گرفتی سەرەکیان نەبوونی بینای پێویست و خراپی بەشێک لە بینای نەخۆشخانە و مەڵبەندەکانی تەندروستیە. هەر ئەمەش ڕێگر بووە لەوەی بتوانن چەندین بەشی نوێ لە نەخۆشخانەکاندا بکەنەوە. یەک لە هەرە گرفتەکانی سنووری بەڕێوەبەتی تەندروستی چەمچەماڵمان کێشی بینایە بەداخەوە ئەوە بوو لە ساڵی 2013 بەردی بناغی نەخۆشخانەیەکی 50 قڕڵی دانرا بۆ قەزای چەمچەماڵ بەڵام بەهۆی شەڕی داعشەوە تەنها بەردی بناغەکە بوو دانرا ئێمە لە ئێستادا مەڵبەندی تەندروستی خۆپاراستنمان بینای کە ئێستا لە بەردەستیا وەستاوین لە بینایی مزگەوتایە و بەڕێوەبەتی تەندروستی چەمچەماڵمان لە بینای کرێدایە بەڵێ هەرە کێشە سەرەکیەکانی بەڕێوەبەتی تەندروستی چەمچەماڵ بینایە ئێمە ئەگەر بینای پێویست لە بەردەستا بووە دەمانتوانی نەخۆشخانەی بژانەوەی دڵ بکەینەوە و نەخۆشخانەی مناڵبوونێک لە ئێستادا بکەینەوە. لە 12 ئەیلولی ساڵی 2013دا بەردی بناغەیەکی نەخۆشخانەیەکی سەد تەختی لەلایەن وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کاتی نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردنەکاندا لە قەزای چەمچەماڵ دانرا. بەڵام تا ئێستا نەک هەر بەردێک نەخراوەتە سەر بەردێک بەڵکو بەردی بناغەکەشی بوونی نەماوە. ئەمە لە کاتێکدایە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی دانیشتوانی قەزاکە لە زیادبووندایە و پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی زیاترە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.